ناوم هێرۆیە خاوەنی بڕاندی هێرۆ گاردنم ئیش لەسەر ڕۆکی سروشتی دەکەم ئەنجا ڕۆکەکان بە شێوازی سیستەمی تێراریۆم دیزاینیان دەکەم لە ناو شوشەی داخراو من ساڵێک دەبێت دەستم بەو کارە کردووە ئەوە حەز و خولیای خۆم بوو بیدایەت دوای بیرم کردەوە کە بیکەمە بزنزێکی بچووک هەز دەکەم شتەکە تازەیە لێرە و ڕنگدانەوەی خەڵک و ینی ڕەتفعلی خەڵک لە بۆ ئەو ئیشەم زۆر جوان بوو بەرد کۆ دەکەمەوە بۆ ناو تیراریۆمەکان لەبەر ئەوەی هەموو ئەو شتانەی بەکارمهێناوە ناو تیراریۆمەکان سروشتین بۆیە پێویستەکە بەردەکانی خۆمان بەکاربێنم من خۆم ساڵانێک کە بە خێوکەری گوڵم لە ماڵەوە گوڵ بەخێو دەکەم زۆر سێرچم هەیە لەسەری حەزم کرد جارشتێکی جیاواز لە بۆ بەخێوکردنی ڕۆک بەکاربێنم ئەویش چ بوو بیرۆکەی تیراریۆم بوو لەبەر ئەوەی زۆر سێرچ دەکەم لەو مەجالە مەجای ینی بەخێوکردنی گوڵی ماڵەوە ئەوە ینی خولیای خۆم بوو سەرەتا دواتر کردمە بزنس کە زانیم ینی شتەکە غەریب و جیاوازە لێرە لە کوردستان نییە حەزم کرد ئەوە تاقی بکەمەوە ئەو شتانەی بەکاری دێنم ئەو مادانە لە ناو تیراریۆم لە ناو مەشتەلەکان عادەتەن دەیکڕم بەس هەندێک شت هەیە سەخت لێرە بەدەست دەکەی بۆ نمونە ئەو ئەدەواتێک کە کاری پێدەکەی لێرە نییە ئەو قەوزانێک کە دەهێنم ینی مەسەلەی قەوزە ئەوە دەبێت لە ئەوروپا ئەو جێیانە دەهێنم چکە لە کوردستان بەدەستم نەکەوتووە تا ئێستا. تیراریۆم بریتیە لە باخچەیەکی بچوو کراوە لە ناو شوشە دیزاین کراوە شوشەکە سەری دەبێت داخراو بێ لەبەر ئەوەی بە سیستەمی تیراریۆم واتە چی واتە بە شێی خۆی دەژی واتە ئەو شێیە ڕۆژانە ئەو شوشەیە لە ناو خۆی ئەو شوشە داخراوە شەیەک دەکا شەیەکە دووبارە دەبێتەوە ئاو دەچێتەوە ناو خاک دووبارە دێتەوە سەرگەڵاکان ینی وەکو ئەوە ئیکۆسیستەمی پێ دەڵێن. وڵی نرخەکانیان گونجاون ڕاستی خۆی بڵێم لە 10,000ەوە دەست پێ دەکا ئینجا حەسەب قەبارەی ئەو بابەتانەی کە دروست دەکەم ئەو شتانەی کە لە ناوی بەکاردێنم ئەوە نرخەکەی دەگۆڕێ لەبەر مەسلەی خێزانی و هەبوونی منداڵ ئەوە ئەرک و مەسئولیاتێکی زۆرە لەسرم بۆیش لە ماڵەوە من ئێستا ئیش دەکەم باڵانسم ڕاگرتووە لەو کاتانەی کە کاتی بەتاڵم هەیە دێم خەریکی ئەوە دەبم تا ئێستا الحەمدلله ینی ئەوانەی کە خۆیان ینی بە خێوکەری گوڵی ماڵەوەن زۆر حەزیان لێ ینی هەمویان داوایان کردو یان بە دیاری بردویانە بۆ کەسە نزیکە و ئازیزەکانیان. من خەون و خولیای من ئەوەی مەشتەلێکم هەبێ لە داهاتوودا ئەو بتوانم ینی ئەو کارەی من دەیزانم لە ڕێگەی وەرکشۆپەوە فێری خەڵکی تریشی بکەم ئەوەی منە پلانی منە بۆ دا.